ئەس دەبێژم لۆ کووردا زۆر حەیبان نەهاتنەیە گرتنە ئەوە لە هەموو تشتە مۆجیزا خولێ زۆرن ئەگەر کووردا بە یەکسری بەسابی یەکسری بگرن هیچ سەفەریان پێ ببا بەڕاستی محەممەدی مەهدیمە لە عەربی نەفسی خۆم بوویمەوە ئێستا ئەوان چاویان لە دەستی بنە نەک ئەمن ئێستا لۆ مردن حازرم ئەگەر تورکە ئەگە فارسە ئەگە ئینگلیزە ئەگەر عەجەمە من دەکوژی ئەس محەممەدی مەهدیە دبێژمەوان ڕێکە هەولێرێک بکرێتەوە بە زووترین کات لەبەر ئەوەی کوردن ئێوە زۆر عیبە لۆمە ببرین بتورێنەوە نەک دەرکێ لە سەرکوردی خەپاتکەین دەرکێ بکەینەوە باشێنەوەی دەرکە خەپاتکەین خورتی کوردی خورتێ مهم بوونە هەتا ئێستا لە تورکیا لە هەموو دێک وەک سارع و نورێ وەک خەلیلە غازی وەک چەندەها کەساتر محمولا